بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی مامەڵەی ئەمریکا لەگەڵ دۆستەکانیە. ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ دۆستەکانی خۆیدا دەکات لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش گفتوگوێن پرسوباس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکسابیر عەبدوڵڵا کەریم نووسەر و وەرگێڕ کتێبێکشیە لەم بارەیەوە ئەمریکا چۆن دۆستەکانی دەفرۆشێت. ئێمە گفتوگوی ئەم باساکەین. کاکسابیر سڵاو لێبێ بەخێرات سەرچاو بە قاڵبوونەوەی تۆ لەم بوارەدا ئەمریکا چه جۆرە مامەڵەیەکە کا لەگەڵ دۆستەکانیە؟ بەڵێ بخۆتەزانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا مێژوێکی تقریبا دوای دامەزراندنی لە ساڵی 1976 تەبعانە و دەوڵەتە با بڵێن پێکهاتەی ئەو کۆچبەرانەی کە لە ئەوروپا لە ڕێگەی دۆزینەوەی جیهانی نوێ کە چشوەری ئەمریکا بوو وردە وردە لە کۆمەڵی ڕەگەزی جیاواز کۆمەڵی پێکهاتەی جیاواز ئەو دەوڵەتە دروست بوو. یعنی ئەگەر سێرێکی تەرکیب و پێکهاتەی ئەنی ئەمریکا بکەین هەستەکەین لە سپی پێست لە ڕەش پێست لە هندی ڕەگەزی هندی و فەڕەنسی و بەلجیکی و هۆڵندی و هەموو ڕێگەزەکان تایەتی تا ئیسپانی و بە تایبەتیش لە ناو هەمیانە ئینگلیزی ینی بەریتانی کە ئەو دەوڵەتە تەمەەن دامەزرا و دروست بوو لەسەر ئەوەی لە دەستورەکەی هاتووە دەستوری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە کات خۆی جۆرج واشنتن و جۆن ئادەمز ئەو دەستوریان داڕشت و لەلایەن گەلی ئەمریکای ئەو کاتەوە پەسەند کرا کە خۆی لە ناوەڕۆکە دەستوریشی زۆر دوورودرێژ نییە لە چەند مادەیەشی کەم پێکهاتووە بەڵام بەمان ئاشمولی گژیرەکەی سیرکەی بۆ دەوڵەتێکی گەورە داڕژراوە و دەستور شامل و کامل و لەبەرەوە دەوڵەتەکەش دەوڵەتێکی شامل و کامل و پڕ و ئێساشکە بە تایبەتی لە دوای کۆتاییاتنی جەنگی جیهانی دووەم و گرتنە دەستی جڵەوی سیاسەتی دنیا لەلایەن ئەمریکا و پاشەکشەی بەریتانیا و فەڕەنسا وەکو سۆپەرپاوەری یەکەم و دووەم لە داڕژنی سیاسەتی جیهان ڕاستە وەکو ئەندامانی یای سەرەکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی مانەوە بەڵام ئەوەی کە زیاتر سیاسەتە کەونی و گردونیەکە بە شێوەی گلۆبالیزم بەڕێوە ئەبات وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە بەڕاستی ئێستا بەنجا تەمان مخابراتی ئەمریکی و دەستگای CIA هەواڵگری ئەمریکی و کۆی ئەو دام و دەستگا ئەمنیانەی کە هەیە هەر لە دام و دەستگا هەواڵگری ئیستیخباراتەکانی مەسەن پنتاگۆن و CIA و با بڵێن هەموو جونگەکانی تری با بڵێن ئەوەی کە دەسەڵاتی ئەمریکا بەڕێوە ئەبن وەکو لایەن ئەمنی و سیاسی و با بڵێن لۆجیستیەکەی یعنی کار لەسەر با بڵێن دۆستەکانی دنیاکەن دەوڵەتانی دنیاکەن بە شێوەیەکی گشتی لەو کتێبە کە من وەربجێڕاوە بەڕاستی کە ئەمە چاپی سێمی ینی کەوتۆتە بازارەوە لێ چاپکراوە ئەمە چاپی یەکەمێتی ساڵی 2010 یعنی زۆر بە شێوەیەکی با بڵێن ئەکادیمی باسی ئەوە کات کە ئەمریکا چۆن لەگەڵ ئەو دۆستانەی خۆیە کە سەرەتا دایمەزرانون وەکو سیستەمی سیاسی پرسیاری ئەوم کرد ئەنی ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ دۆستەکانی دەکات ئەگەر بچینە سەر لەم کتێبەدا تۆ بەچی گەشتی ناوەڕۆکی کتێبەکە تەمەەن هەن لە ناونیشانەکەەوە دیارە ئەمریکا چۆن دۆستەکانی ئەفرۆشێت یعنی بخوتان زانن لەسەر ئەستی سیاسەتی نێودەوڵەتی ئەمریکا ینی بە شێوەیەکی گشتی تۆ بەوەز لە سیاسەتی ناوخۆ بێنین کە گرنگی با هەموو سێکتەرەکانەیە ئەوانە بۆ خۆشگوزارانی و بۆ خۆشحاڵی ینی هاوڵاتی ئەمریکی تاکی ئەمریکی کۆمەلگای ئەمریکی بەڵام لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە هەموو هەوڵێگەیە بۆ چڕینی بەرژەوەندی لە پێناوی گەلەکەی خۆیە ئەمریکا زیاتریانی جا لێرەیە تەبان بەرکەوتنی سیاسی بەرکەوتنی کۆمەڵایەتی بەرکەوتنی سەربازی ڕوئەدا لەگەڵ دەوڵەتانی دنیاوانەی کە ئەمریکا ئەوێ تەعاملیان لەگەڵ بکە ئێمە لەم کتێبەیە باسی ئەوواکە کە لە سەرەتاوە چەند سیستەمێکی سیاسی لە ناوچەی خۆڵاتی ناوەڕاست و لە ئاسیا و لە ئەفریقیا و لە ئەمریکای لاتین ئەم سیستەمانە لە بنەڕەتەوە ئەمریکا خۆی با بڵێن دەستی بە پشتیانەوە بووە دایمەزرانون
بەهێزی کردوون وای کردووە کە جڵەوی دەسەڵات لە وڵاتەکان بگرنە دەست هەیانە لە ڕێگەی کودەتاوە هەیانە لە ڕێگەی کودەتای با بڵێن خوێناویەوە هەیان لە ڕێگەی کودەتای سپیەوە هەشیانە لە ڕێگای یعنی پاڵپشتیکردن بۆ گۆڕینی سیستەمی سیاسی بەبێ ینی هیچ باجێکی ئاواکە ینی کە با بڵێن یعنی میلەتەکە بیدا ینی گۆڕینی سیستەمێکی سیاسی بە سیستەمێکی ینی سیاسی تر بەڵام بەداخەوە ئەم سیستەمە سیاسیانی کە لەم کتێبەیە باسکراون ئەو سیانزە ئەزمونە سیاسیە ئەو سیانزە ڕژێمە سیاسیە ئەمانە هەمووی لە کۆتایە بوون بە دیکتاتۆر بوون بە سیستەمێکی خۆسەپێن تاگڕە و تەسەڵوتی و ئەوەی ئەوانی کە ینی ستەمیان لە میلەتەکانی خۆشیان کردو بە ڕژێمی سەدام حوسێن شۆ کە باسەکات بەڕاستی و هەروەها ڕژێمی شای ئێران سوهارتۆ لە ئەندەنووسیا پەرویز مشەرەف لە پاکستان باڵێ لە پاکستان ڕۆبێتەوە بەنازیر بۆ تۆ فردیناند مارکۆس لە فلیپین وەوتم سوهارتۆ لە ئەندەنووسیا و ئەو ڕژێمانی تری ئەمریکای لاتینیش وەکو پاتیستا لە کوبا مانوێل نۆریگا ئۆگستۆ پێنوشێ بەڵێ لە چیلی دواشی بەرناسا ئەسکەرە کەیف بەڵێ ئەوانەی کۆمارەکانی با بڵێن یەشێتی سۆڤێتی هەڵۆشاو بوون ئەو دوانیان یعنی ئەم سیستەمە سیاسیانە ئەم ڕژێمە سیاسیانە کە حکومەتێکە لە ناوەڕۆکە دەستگای CIA ئەمریکی و ئیداری ئەمریکا بەردەوام لە کۆنتاکت و لە پەیوەندی ژێرا و ژێرا بۆ لەگەڵ هەندێک لەو سەرکردانەی کە دوایی بوون بە سەرۆک ینی کۆمار و بە پاشا لە وڵاتەکانیان چی تێگەن کاک سابیر بە کۆی گشتی ینی دەستەواژەیەگەیە ئەمریکا دۆستی هەمیشەیی نییە دوژمنی هەمیشەیشی نیە باسیەوەکە ئەمە ینی لە دوای سەردانی دۆناڵد ترەمپیشە هەر دەردەکەوێت ئەمە باز لە ساڵانێک لەمەوە بەردەکات بەڵام چەند ڕۆژی ڕابردووی ئەمە لە سەردانەکە بێگومان هەمان سیاستە خۆی دووبارە سیاستەکە بەردەوام ئەحمەد شەرع تیرۆریستێکی داواکرا بوو بە نسبەت ئەمریکاوە بەڵامەوە تا ئێستا وەکو سەرۆکی سووریا تەعامل لەگەڵ بەڵێ ڕاستە ئەمە لە سیاسەتی ئەمریکا هیچ شتێک ئاستەم نییە و هیچ شتێکیش ئاسان نییە و وەکوتمان دوژمنی هەمیشەیی نییە و دۆستی هەمیشەییش نییە لەبەرەوە ئەم معادلەیە ئەم هاوشێشە با بڵێن دووفاقیە بە بەردەوام لەناو سیاسەتی دەرەوەی ئەمریکایە یعنی حزوری هەیە باش نییە لەبەرەوە ئەگەر بێت و سەیری با بڵێن شای ئێران بکەین یاخۆ ڕژێمی سەدام حوسێن بکەین یعنی تەسەوەرەکەی لە ساڵی 1959 کە تەقەل لە عەبدولکەریم قاسم کراوە لە شەقامی ڕەشید لە گۆڕەپانی شەواف یعنی لەو کاتەوە ینی دەستگای هەواڵگیری ئەمریکا لەم عملیە و دوای و عملیەش حزوری هەبووە لەوەی کە سەدام حوسێن لە کەسێکی با بڵێن پاسەوانی با بڵێن ینی لە ئاهینێکەوە سەربازێکەوە کە تەرکیزی لەسەرەوە کردووە کام کەسە بۆ ئەوە ئەشێت کە ڕۆژە لە ڕۆژان دەسەڵاتی عێراق بگرێتە دەست لە کودەتای ساڵی 1963 بەعسیەکان ئەمە زۆر بە زەقی ڕەنگیدایەوە ڕاستە عەبدولکەریم عەبدولسەلام عارف کە کودەتای بەسەر عەبدولسەلام ینی عەبدولکەریم قاسمە بوو بەرە عەبدولکەریم قاسمە کرد ساڵی 63 یعنی چاوێن لەسەرەوە بوو کە سەدام حوسێن لە ئایندێکی زۆر نزیکە ببێت بە کەسێکی بەڵەسەرکردەیەکی بەڵێ بەڵێ لەبەرەوە حەسەن بەکر کەسی یەکەم بوو بەڵام هەر ژێرەوە بەڵێ لە پشتکەوە لێسەوە ینی سەدام حوسێن کاری لەسەر کراوە ئەوانە کە وردە وردە ئامادەکرێ بۆی کە بێ بەسەرەوە لەبەرەوە یعنی شتێکی نامۆ نییە غەریب نییە لە سیاسەتی ئەمریکایە کە وردە وردە لەسەر ئەو کەسانشی کە کار بکات کە لە بازنە سیاسیەکە ینی کەسانی زۆر دیار نین بەڕاستی وەکو سەدام حوسێن بە نمونەگە بینەوە شای ئێران ڕاستە باوکی پێشتریش هەرشا بووە و ئەمە ئیمپراتۆرێتی با بڵێن پەهلەوی کە لە ئێرانە با بڵێن دەسەڵاتی هەبووە و ئەوانە کە ئەمە مێژوویەکی دێرینیان هەیە لە مۆزوعی بەڕێوەبردنی دەسەڵات و ئیدارەی سیاسی و با بڵێن دەسەڵاتی سیاسی لە ئێرانە بەڵام
کە لە ساڵی 1970کانەوە ینی ئەمریکا کاری کرد لەسەرەوەی کە شای ئێران بک بە پۆلیسی ناوچەکە باش نییە بیکە بە پۆلیسی ناوچەکە و لە بەرگەکەەوە دیارە کە ئێمە ئەو سیانزە سەرکردەیە کە زۆر بە ڕوونی با بڵێن باسییانەکە قۆناغ بە قۆناغ ئەو ینی سەرکردانە لە ئاساسەوە ئەمریکا و مخابراتی ئەمریکی و ئیداری ئەمریکی خۆی ڕۆڵی هەبوو لە دروستکردنیانە بەڵە ڕۆلی هەبوو خۆی ڕۆڵی هەبوو لە ڕوخاندنیشانە بەڵە ینی کە خۆری ئەو سەرکردانە ئاوا بوو لە لای ئیداری ئەمریکی و لە لای سەرۆکی ئەمریکی وردە وردە با بڵێن بە زۆرێ لە زۆرەکان سیناریۆیان سیناریۆیان دوا پرسیارم هەرێک نەم سەرکردانەوە بۆ سەرکردەکانی تریش کاتێک کە لەگەڵ میلەتی خۆیان نەتەوەی خۆیان خەڵکی خۆیان باشە بن ینی خەڵکی خۆیان لێیان ڕازیە بێ ئەمریکا ئەتوانێت شتێکیان لەگەڵدا بکە یان ئەمریکا ناچارە بێ مامەڵەیان لەگەڵدا بکە ئەو کاتە کاگران کۆگەرێمە سەیری با من لەسەر عێراق بێنینەوە مەسەلا سەردەمی ڕژەمی سەدام حوسێنە من خۆم خوێنکار بووم لە بەغدا ینی لە مەسیرەیە ئەم بردین بۆ مۆژۆی ئەوەی کە بەیعەت ینی چۆنەڵێ بەیعەتی جەماهیری بە یعنی سەدام حوسێن یعنی بۆ نمونە 99.99 بەسەندەنگی هێناوە یعنی ئەمە لە بەیعەتی جەماهیری کەس نەبوو مەسەر بتوانە بڵێن نا بۆ تۆ ینی ئەوە بووە بەڵام هەر ئەو ڕژێمەش بوو ئەوانە کە ئەمریکا پشتی تێکردووانە بۆکو لە شەڕی کوێت و لێدانی شعبەکە بەدڵ نەخێر ینی بەسم لەوەیە گەر سەرکردەیەک بۆ نمونە کە لەگەڵ شابی خۆیدا باشە بێ خزمەتیانەکە لە دڵی میلەتەکەی بێ وەکو دەوترێ ئەمریکا ئەتوانێت بێ لای بەرێ نەخێر لەو باوەڕایە بە ئەگەر گەلی عێراق بە شێوەیەش بە سۆز و با بڵێن دڵسۆزی خۆی و پشتیوانی خۆی بە یەکدەنگ و یەکڕەنگ لەگەڵ ئەو ڕژێمەیە بۆیە لە باوەڕیان ئەمریکاش ینی بۆ نمونە ڕاستە معادەر دەولیەکە حکمی کردووانە بەڵام بۆ باسانی ناڕوخە لەبەرەوە میلەتان کاتێک کە پشتەکەنە قیادەی سیاسی و سەرکردەی خۆیان وانە بەڕاستی ئەبێ دەرچەیەکی نێودەوڵەتیش هەبێ ئەوانە لێرەیە ئەمریکا ئەو کلیلەیە کە لەو قوفڵە ئەدرێ و ئەو گۆڕانکاریە دروزە بێت ئەوانە لەبەرەوە ینی بێگومان بە لە ئەمە ڕاستە بۆ هەموو سیستەمێکی سیاسی کە بۆ نمونە دەستباتە با بڵێن ینی نهجێکی دیکتاتۆری و خۆسەپێنی و گەندەڵی و ئەو بابەتانی ترکە میلەت ناڕازیە لە هەموو جومگەکان لە حاڵەتێکە گۆڕانکاری زۆر واردەوە ئەوانە ئەمریکاش لەوێ ڕۆلی خۆیە بینێ و ئەگەڕێ بە دوا بەرژەوەندی خۆیان و لێرەشە معادلەکان لە ڕووی پچڕینی بەرژەوەندی ئەمریکا لە داهات و با بڵێن ئابووری ئەو دەوڵەتەیە و لە ئامادەسازی جەماوەریش بۆ ئەو گۆڕانکاریە لەبەرەوە شتەکە دروستە بێت. زۆر سپاس بۆ بەڕاستی کاک عەبدوڵڵا کەریم و سەروەرگەر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشحاڵتان.